ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی ئاوڕێیانی ئاوکار ماتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی شەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ئیدانەکردنی حوکمی عەدامی پەخشان عەزیزی لەلایەن چالاکێکی کرێکاری شاری سنە. کاردانەوە نێودەوڵەتیەکان بەرامبەر بە سزای سێدارەی پەخشان عەزیزی. گوشاری ئیتلاعاتی مەریوان بۆ سەر بنەماڵەی ئارام فەتحی چالاکوانی دانیشتووی فەڕەنسا. یانەدەستانی سێندامی خێزانێک بەهۆی گازگرتووی لە بیجار. نیگەرانی بنەماڵەی ئەفشین حسێن پەناهی سەبارەت بە ناڕوونی شارەنووسی. ئازادی دوو هاوڵاتی بەندکراو لە شاری بۆکان. هێرشی پۆلیسی تورکیا بۆ سەر ناڕازیانی مرسین لە باکووری کوردستان. و نامەی 5 بەندکراوی سیاسی زیندانی قەزل حەساری کەرەج دەژ بە سزای ئەعدام. ئیدانەکردنی حوکمی ئەعدامی پەخشان عەزیزی لەلایەن چالاکێکی کرێکاری شاری سنە. ڕۆژی هەینی 21 بەفرامبەر مێرداد ئەمین وەزیری چالاکی کرێکاری خەڵکی سنە لە پەیامێکی ویدیۆییدا خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی بوو. مێرداد ئەمین وەزیری لە پەیامەکەیدا سزای ئیعدامی بە سزایەکی نامرۆڤانە ناوبردووە کە هیچ کات نەیتوانیوە بربەخەباتی گەلێک بۆ گەیشتن بە ئازادی و بەرابەری بگرێت. ناوبراو هەروەها داوای لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و چالاکانی کرێکاری سنفی و مەدەنی کرد یەکگرتووانە بەرامبەر بە حوکمی ئەعدامی پەخشان عەزیزی کاردانەوە نیشان بدەن و ڕێگە لە قەتڵی حکوومەتی بێتاوانێکی دیکە بگرن. کاردانەوە نێودەوڵەتیەکان بەرامبەر بە سزای سێدارەی پەخشان عەزیزی. ئامینە کاکەباوە نوێنەری پێشووی پاڕلەمانی سوێد و ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لە دوو پەیامی جیاجیەدا خوازیاری هەڵوەشاندنەوەی حوکمی ئەعدامی پەخشان عەزیزی بوون. ئامینە کاکەباوە بە ئاماژەدان بە کار و چالاکیەکانی وریشە مرادی و پەخشان عەزیزی لە بواری مافی مرۆڤدا داوای لە هەموو چالاکانی ڕێگای ئازادی کرد دەنگی ئەو دوو بەندکراوە بن و لە ڕێگە لە بەڕێوەچوونی حوکمەکەیان بگرن. لەلایەکی دیکەوە ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لە پەیامێکدا ڕایگەیاند پەخشان عەزیزی چالاکی مەدەنی خەڵکی سنە لە نەتەوەی ستەم لێکراوی کورد لە ئێرانە کە لە دادگایەکی نادادپەروەرانەدا بە ئیعدام مەحکوم کراوە. ئەو بەندکراوە سیاسیە بێتاوانە و لە باکووری سووریا یارمەتی ژنان و منداڵانی ئاوارەی داوە. کۆماری ئیسلامیە بێ بە زووترین کات سزای سێدارەی ناوبراو هەڵوەشێنێتەوە و ڕێگە بدات لە دادگایەکی دادپەروەرانە بەرگری لە خۆی بکات. گوشاری ئیتلاعاتی مەریوان بۆ سەر بنەماڵەی ئارام فەتحی چالاکوانی دانیشتووی فەڕەنسا. بەپێی راپۆرتی سەرچاوەکانی هەواڵ ناوەندە ئەمنیەتیەکانی مەریوان دۆستان و بنەماڵەی ئارام فەتحی چالاکی سیاسی خەڵکی ئەو شارە و دانیشتووی فەڕەنسایان خستۆتە ژێرگوشار و هەڕەشەیان لێکردوون. بەپێی زانیاریەکان دۆستان و ئەندامانی بنەماڵەی ئارام فەتحی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی مەریوانەوە بانکێشت و خراونەتە ژێرگوشار بۆ ئەوەی زانیاری لەسەر شوێنی مانەوە و چالاکیەکانی ناوبراو بە ناوەندە ئەمنیەکان بدەن. لە ڕۆژانی ڕابردوودا ئارینا فەتحی خوشکی ئارام لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە بان کراوە و پێیان ڕاگەیاندووە کە ئەگەر خۆی بەو ناوەندە ئەمنیەتیە نەناسێنێت پەروەندەی قەزایی بۆ ساز دەکەن. شایانی باسە کە ئارام فەتحی پێشتر لەلایەن ئیتلاعاتی ڕژیمەوە هەڕەشەی کوشتنی لێکراوە و ناچار بووە بۆ وڵاتی فەڕەنسا کۆچ بکات. گیان لە دەستانی سێ ئەندامی خێزانێک بەهۆی گازگرتووی لە بیجار. ڕۆژی پێنجشەممە 20 بەفرامبەر دایکێک و دوو منداڵەکەی لە شاری بیجار بەهۆی گازگرتووی گیانیان لەدەستداوە. بەپێی زانیاریەکان 4 ئەندامی خێزانێکی خەڵکی بیجار بەهۆی هەڵمژینی گازی مۆنۆکسیدی کەربۆن ژاراوی بوون و تەنیا باوکی بنەماڵەکە ڕزگاری بووە و ئێستا لە نەخۆشخانە بەستەری کراوە. لە ئەنجامی ڕووداوەدا دایکێک و دوو منداڵە بچووکەکەیان گیانیان لەدەستداوە و ڕێکخراوی فریاکەوتنی خێرای ئەو شارە سەبارەت بە لە بەرچاوگرتنی ڕێنماییەکان لە وەرزی زستاندا دووبارە هۆشداری بە خەڵک داوە. نیگەرانی بنەماڵەی ئەفشین حسێن پەناهی سەبارەت بە ناڕوونی چارەنووسی. ئەفشین حسێن پەناهی چالاکی مەدەنی و برای لاوی لە سێدارەدرا و ڕامین حسێن پەناهی دوو ڕۆژ لەمەوبەر
لە ماڵەکەی خۆی لە شاری سنە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. بە پێی زانیاریەکان هێزەکانی دارەی دڵات هەڵیان کوتاوەتە سەر ماڵی ئەفشین حسێن پەناهی و وێڕای بێڕێزیکردن بە هاوژینەکەی خانوەکەیان پشکنیوە. ئەفشین حسێن پەناهی خاوەنی منداڵێکی نەخۆشەوە پێش ڕفاندنی بڕیار بوو ڕۆڵەکەی بە مەبەستی نەشتەرگەری بۆ نەخۆشخانەیەکی تاران بگوازێتەوە. هاوژینی ئەفشین و بنەماڵەی حسێن پەناهی بە دوواداچوونیان بۆ چارەنووسی ناوبراو کردووە، بەڵام هیچ زانیاریەکیان دەست نەکەوتووە و نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. ئازادی دوو هاوڵاتی بەندکراو لە شاری بۆکان. ڕۆژی پێنجشەممە 20 بەفرامبەر دوو هاوڵاتی خەڵکی بۆکان بە ناوەکانی هێمن بەهرامی و سۆران ئەرشەد بە دانانی وەسیقە لە زیندان ئازاد کرا. ڕۆژی سێشەممە 4 بەفرامبەر 1403 هەتاوی هێمن بەهرامی و سۆران ئەرشەد لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و پاش لێپرسینەوە ڕەوانەی زیندانی بۆکان کرابوون. ڕۆژی پێنجشەممە 20 بەفرامبەر ئەو دوو شارۆمەندا بە دانانی وەسیقە لە زیندان ئازاد کراون، بەڵام هێشتا هۆکاری بەندکرانیان ڕوون نەکراوەتەوە. هێرشی پۆلیسی تورکیا بۆ سەر ناڕازیانی مێرسین لە باکووری کوردستان. ڕۆژی هەینی 21 بەفرامبەر هێزەکانی پۆلیسی تورکیا هاوسەرۆکەکانی شارەوانی ئاکتینیزیان دەست بەسەر و کاتێک خەڵک ناڕەزایەتیان دەربڕیوە هێرشیان کردوتە سەر خەڵک و چەند کەسی دیکەشیان دەست بەسەر کردووە. بە پێی راپۆرتی میدیاکانی تورکیا، هوشیار ساری یەڵدیز و نوریە ئەرسەلان هاوسەرۆکەکانی شارەوانی ئاکدنیز بە فەرمانی دادستانی تورکیا و بە تۆمەتی هاوکاری لەگەڵ تێروریستان دەست بەسەر کراون و لە جێگەیان قەیوم دانراوە. هاوکات لەگەڵ هاوسەرۆکەکانی شارەوانی ئاکدنیز 4 کارمەندی ئەو شارەداریە بە ناوەکانی ئۆزگۆر چاغڵار، نەسلیحان ئۆریچ، یاعقوب دانش و حکمەت باکرهان لەلایەن پۆلیسەوە ڕفێنراون. پاش ئەو ڕووداوە خەڵکی شاری ئاکدنیز لە بەردەم شارەداری خۆپێشاندانیان کردووە، بەڵام هێرش کراوەتە سەریان و تێکەڵچوون ڕوویداوە. شەڕ و پێکدادانی قورس لە نێوان شەڕبانان و تێروریستانی تورکیا لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژی هەینی 21 بەفرامبەر تێروریستانی سەر بە دەوڵەتی تورکیا لە چەند لاوێرشیان کردە سەر شەڕبانانی سووریای دموکراتیک لە کۆبانی و منبج و 10 کەسیان لێ کوژرا. بە پێی راپۆرتەکان بەلانی کەم 70 تێروریست لە پێکدادانەکانی 24 کاتژمێری ڕابردوو لە میحوەرەکانی منبج و بەنداوی تێشین کوژراون و 10 کەسیان بریندار بوون. هاوکات فڕۆکەکانی تورکیا گوندەکانی دەوروبەری منبج و کۆمانیان بە چڕی بۆردومان کردووە و زیانێکی زۆریان بە ژێرخانەکانی خزمەتگوزاری گەیاندووە. لە هەواڵێکی دیکەدا 6 شەڕڤانی سووریای دموکراتیک لە هێرشی چەکدارانی داعش لە دەیرەزور گیانیان بەخت کردووە و دەوڵەتەکانی ئاڵمان، فەڕەنسا و ئەمریکا سەبارەت بە سەرهەڵدانەوەی داعش لە سووریا هۆشداریان بە تورکیا داوە و خوازیاری ڕاگررتنی هێرشەکان بوو. ناڕەزایەتی شۆفێرانی بار هەڵگر لە سنووری ئیسلام قەڵعەی ئەفغانستان. ماوەی 5 مانگە کۆمەڵێک لە شۆفێرانی بار هەڵگر لە سنووری ئیسلام قەڵعەی ئەفغانستان گیریان خواردووە و بەرپرسانی کۆماری ئیسلامی هیچ هەنگاوێکیان بۆ ڕزگارکردنیان هەڵنەگرتووە. بە پێی زانیاریەکان حکوومەتی تالبان بە هۆکارێکی نادیار ڕێگەی لە هاتوچۆی بار هەڵگرەکانی ئێرانی گرتووە و کۆمەڵێک شۆفێری کورد و شارەکانی دیکە ئێران لە سنووری ئیسلام قەلعەی ئەفغانستان بە بێ پارە و شوێنی مانەوە گیریان خواردووە. شۆفێرای ناڕازی تا بە ئەمڕۆ چەند جار لە ئاستناڕوونی چارەنووسی کامیۆنەکانیان ناڕەزایەتیان دەربڕیوە، بەڵام بەرپرسانی حکوومەت سەرنجیان بە داخوازیەکانیان نەداوە و خۆراک و ئیمکاناتی ڕەفاهی و بێداشتیان بۆیان دابین نەکردو. نامەی 5 بەندکراوی سیاسی زیندانی قزل حەساری کەرەج دژ بە سزای ئەعدام. 5 بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی قزل حەساری کەرەج لە نامەیەکدا پژڕازبوونەوەی سزای سێدارەی 3 زیندانی بەناوەکانی پەخشان عەزیزی، مێهدی حەسەنی و بێهرۆز ئێحسانی ئیسلاملویان لەلایەن دیوانی باڵای وڵاتەوە بە توندی مەحکوم کرد. سعید ماسووری، لوقمان ئەمینپور، محەممەد شافعی، سپێر ئێمام جومعە و مەیسەم دێهبانزادە لە نامەکەیاندا داوایان لە خەڵکی ئازادیخوازی ئێران و کۆمەڵگای جیهانی کردووە هەموو هەوڵەکانیان بۆ ڕاگررتنی سزای سێدارەی ئەو 3 بەندکراوە بخەنە گەڕ و ڕێگە نەدەن کۆماری ئیسلامی بۆ پێشگرتن لە ڕووخانی خۆی حکمی ئەعدامی 50 بەندکراوی سیاسی دیکەش پشتڕاست بکات.
پەیوەستبوونی بەندکراوانی سیاسی زیندانی تالش بە کارزاری نابۆ ئێعدام. ڕۆژی هەینی 21 بەفرامبەر بەندکراوانی سیاسی زیندانی تالش لە پەیامێکدا پەیوەستبوونی خۆیان بە کارزاری سێ شەمانەی نابۆ ئێعدام ڕاگەیاند. بەندکراوانی سیاسی ڕاگیراو لە زیندانی حەویقی تالش لە بەیاننامەکەیاندا ڕایانگەیاندووە کە سێشەمەی هەموو هەفتەیەک هاوڕێ لەگەڵ بەندکراوانی زیندانەکانی دیکەی ئێران دژ بە سزای ئێعداممان دەگرن و داوا لە هەموو بەندکراوانی سیاسی دەکەن پەیوەست بەو کارزارە بن. شایانی باسە کە بە پەیوەستبوونی بەندکراوانی سیاسی زیندانی تالش ڕێژەی ئەو بەندیخانانەی بەشداری کارزاری نابۆ ئێعدام بوون گەیشتووەتە 31 زیندان. لە سێدارەدانی 6 بەندکراو لە چەند زیندانی ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا سزای سێدارەی 6 بەندکراو بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی قۆم، ساری، قزل حەسار و ئیسفەهان جێبەجێ کراوە. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران 2 کەس لە بەندکراوانی ئەعدامکراوی خەڵکی ئەفغانستان بوون و ناسناویان ئاشکرا نەکراوە، بەڵام ناسناوی 4 بەندکراوی دیکە بریتیە لە حەسەن نەورۆزی، میلاد بائودی زڵابادی، ئەشکان پیربان و سەمەد نەجار. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.